گرفتەکانی گەنجان و ناڕۆشنی چارەنووسیان یەکێکە لە دیارترین کێشە و گرفتەکان لە هەرێمی کوردستان کە بە بڕوای چاودێران هەرامەش هۆکاری سەرەکی کۆچی گەنجان و جێهێشتنی وڵاتە. لە هەولێر ڕێکخراوێکی مەدەنی بە هەماهەنگی لەگەڵ نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق و بە بەشداری 19 نوێنەری گەنجان لە شارەکانی عێراقەوە گفتوگۆیەکی دەربارەی دیارترین کێشە و هۆکاری ناومێدی گەنجان بەڕێوە برد. ئیش لەوە دەکەین کە بتوانین بە زۆرێک لە جۆرەکان گەنج ڕۆڵێک بدرێن لە decision making process لە عێراق و هەرێمی کوردستانش. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەیە ئەو گەنجان بە تایبەتی گەنجانی هەرێمی کوردستان پێویستیان بەوە بوو دوای با بڵێن چەند وەرکشۆپێک چەند کۆنفرانسە کرا لەگەڵ گەنجانی عێراق و هەرێمی کوردستان وتیان ئێمە پێویستە لەگەڵ با بڵێن ئەوانەی کە بەرپرسن دابنیشین کێشەکەمان ڕاستەوخۆ بیگەینین بەوان لەبەرەوەی هەتا سبەی ئێمە لێرە باس لە کێشەکانی گەنجانی هەرێمی کوردستان بکەین وەکو ئەوە نییە کە خۆیان لەگەڵ مەسئولە ڕاستەوخۆ دابنیشن باسی لە بێکاری بکەین باسی مخدرات بکەین باس لەوە بکەین کە سەفەر زۆر بووە بەداخەوە مۆزوعی هیجرە و مۆزوعی با بڵێن پەڕیم بۆ ئەوروپا دامەزراندن باش بکرێ. یەکێک لە داواکاریەکانمان ئەوە بوو کە پێدانی سلفەی ئیشە بە گەنجان و بە هەموو عێراق لە ڕێی حکوومەتی عێراقەوە لە ڕێی نووسینگەی بەڕێز دکتۆر محەممەد شیع سوودانیەوە ئەمە بکرێت هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان بۆ کۆمپانیەکان بکرێت باچکەم بکرێتەوە هەم لەسەر کۆمپانیەکان هەم لەسەر ئەو گەنجانەی کە خاوەنکاری خۆیانن بۆی ڕێگری لە مادەی هۆشبەر بکەین سزاکانی عێراق توونتر بکرێت و پێداچوونەوە بە سزاکان بکرێت بازرگانانی ئەم مادەیە تونتر مامەڵەیان لەگەڵ بکرێت. تەشەنەسەندنی بێکاری و نەبوونی پلانێک بۆ چارەسەری قەیرانی ئابووری هەرێم و ساڵ بە ساڵ زیادبوونی ئاماری دەرچوانی دانەمەزرا و وای لە گەنجان کردووە هیچی وایەکیان بە ئایندە نەبێت کە ئەمەش سەری کێشاوە بۆ بیرکردنەوە لە کۆچ و جێهێشتنی وڵات. حکومەت بەڕاستی بگرە هۆکارێک بەلۆی گەنجەکانمان بەڕاستی ڕوو لە دەرەوە بکەن لەژێر ئەو حکومە هەڵبێن بە جۆرێک لە جۆرەکان نەتوان لە وڵاتی خۆیان بە ئاسوودەی بژین و کارێکی سەربەرزانیان دەست بکەوێ بۆیە زۆربیان یان پەنا بۆ مخدرات و بۆ مادەی بێهۆشکەر دەبن یاخود ئەوە سەری خۆیان هەڵدەگرون دەڕۆن بەڕاستی زۆربەی گرفتەکان کە ڕوبێڕووی گەنج دەبێتەوە سەرەتایەکەی دەگەڕێتەوە بۆچی بۆ دەستبەتاڵی بۆ بێکاری و بۆ نەبوونی سەرچاوی بژێوی. زیاتر لە 10 ساڵە دەسەڵاتدارانی هەرێم دامەزراندنیان ڕاگرتووە و ساڵانە هەزاران دەرچووی زانکۆ پەیمانگاکان بێکار دەبن و بەشێکیان بۆ دەرەوەی وڵات سەر هەڵدەگرن و ژیانی خۆیان دەخەنە بەردەم مەترسی گەورە. حکوومەتیش تاوەکو ئێستا هیچ پلانێکی ستراتیژی بۆ چارەسەری گرفتەکان نییە بۆیە تاکە ئومێدێک بۆ گەنجان مابێتەوە ئەوەیە حکوومەتی عێراق دەرفەتی کار و دامەزراندنیان بۆ بڕەخسێنێت. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.